ئەم کاتۆ باشیوە شەماڵجان سڵاو مانوو نەبی سەحەتێ زۆر سپاس هەبژی بەڵێ لە هەولێریەوە لەگەڵمانی هیوە کەمێک باسی دۆخەکەمان بۆ بکە دۆخی زریان و لاپاوەکە بە شوو گەیشتووەوە پێم وایە زەرزیانێکی زۆر هەبوون و ژمارەکان زۆر بوون تا دوێنێ من هەش بوو نۆ بوو باسییان کرد کە جانەدەدا و بەشێک لە تەرمەکانیشتا نەدۆزراونەتەوە چیتر هەیە لەو بابەتەوە با باسەکەمان بەمە دەستی بکەین سلااو لە جەنابە جارێشتر شەماڵ سلااو لەو هاوڕێبینەرانەی کە ئێستا لەگەڵمانن تەمەشامان نەکەن لە ڕاستیدا بەداخەوە ینی جارێکی ترەوە ساڵ دومین جارە جارێکی تر بارودۆخێکی خراپ لە شاری هەولێر دروستە بێ کە ئەوەی چەند ڕۆژی ڕابردوو تا بە ئێستا 12 کەس گیانیان لە دەستداوە و بێسەر و شوێنن تا ئێستا 2 کەس لە دارەت و یەکێکی تر لە قوشتەپا تەنانە تا بێ ئێستا باڵێن تەرمەکانیشیان نەدۆزراوەتەوە و بە ملیارەها دینار مەزندەی زەرور زیان جگە لە گیانی زەرور زیان مەزندە دەکرێت و هەروەها چەند سەدان خان و ڕوبەڕووی ڕوخان و ڕوبەڕووی زەرری مادی بوونەتەوە و ئەشیا و بەشێکی زۆر لە پێداویستیەکانی سەدان ماڵ لە شاری هەولێر بەوەی ئەم بارودۆخەوە تووشی زیان بوونە جگەلەوەی کە لە ڕاستیە چەندین برینداریشەیە ئەگەر بوار هەبێ شەماڵ من قسەیەکی لەسەر ئەم بابەتە بکەم تەمان یعنی ئەمە چەندین ئەمە باڵێن لەم ساڵ ئەمە دومین حاڵەتەوە لە ساڵانی ڕابردوش ینی ئەمە لە سەرەتای دەتوانی بڵێ سەرەتای ئێمە پاییز و کۆتایی پاییز و سەرەتای زستانداین ئەمە ڕوبەڕووی شاری هەولێر ڕوبەڕووی دۆخێکی وا دەبێتەوە پێشتر لە دۆک و چەندین جاری تریش لە هەندێک شوێن لە سلێمانی لەو شوێنانە تەمان تەنیا لە ڕاستیە لافاو نەو بەو منطقەی کە باسیەکرێت کە هەندێک جارکە لە ماوەیەکی کەمە بارانێکی بە خوڕ دەبارێ هەولێر دەوروبەری دەکەوێتە بەر زیان و یان بەو زمانە عامەی کە باسەکرێت لافاو دروستە بێت تەمان پێشەوە لە ڕاستی ئەمە دەبێت خاڵەکەیەتی بگەنەویش ئەوەیە ئێمە کاتێک قسە لەسەر هەولێرەکەین ئێمە دەمێکە باس لە ئەوە دەکەین کە ئێمە لە هەولێر دوو دنیا هەیە یان دوو هەولێر هەیە لە ڕاستیە هەولێرەکە کە هەولێری سەرمایهدارەکانە کە موشمان دەزانین شوناسی سەرمایهداری زۆرە شوناسێکە ئەوەی لە هەرێمی کوردستان لە پڕ خەڵک دەوڵەمەند دەبێتن ئەم هەولێرە کە لە هەندێک شوێن ناوەکانی لە منتیقەکانی ئەمپایار و گوندەکان تەمان ئەو گوندی ئەڵمانی و گوندی ئەمریکی و کۆمەڵی ناوچەی ترە و کۆمەڵێک ناوچەی تر دروستە بێ ئەمە لە ڕاستیە لە ڕووی سکیوریتی ئەمنیەوە و لە ڕووی دابینکردنی ئاوەڕۆ و خزمەت گوزاریەوە لە ڕووی کارەباوە لە ڕووی غازەوە لە ڕووی علاقاتی ئیجتیماعیەوە و لە ڕووی شوێنی خوێندنیانەوە یعنی وەکو پاکێجێک ئەمان لە هەولێرێکی ترەژین لە ڕاستیە لە بەرامبەر ئەوە ئێمە هەولێریشی ترمانەیە یان دنیایکی ترمانەیە لە ناو هەولێر ئەمە باڵێن هەولێری پراوێز خراوە تەمەن لە ناو ئەوانە ڕەنگە ستی شەبێ بەڵام ئەو ستیانەش ئەو ستیانن کە بڕی هەر خانوویەک ناکات ئەوەی بە زمانی عام پێ ئەڵێن 4 دەفتەر تا 5 دەفتەر تا یعنی هەر لەم دەوروبەرانەیە سەبۆرە منە من یەکێ لەو شوێنانە کە لە کەس نەزان لە ئەو زاڵستی دادەنیشم باشترین خانووەکانی یعنی لە سنووری 5 دەفتەرە و ناوچەکانی تریش باماشێوە لە پاڵەوە گەڕەکە کۆنەکانی تریشمانەیە ئەمە و گەڕەکە کۆنانەی کە پێشتر بە لە ناو هەولێر باداوە و دەوروبەری کە بە شێوەیەکی گشتی وهروەها جەماع و کۆمەلگاکانی تریشی ئێمە دەبینین کە بریتە لە قوشتەپە و لە دارەت و لە بنەسلاوە و لە پیرزین و لە شاوێس و لە تا دەگاتە منطقەی شەمامک لەولاوە و لەولاتریش دەگاتە بە بەشێک لە هەڵدەکشێ بۆ ناوچەکانی تر بە ئاراستەی کەس نەزان و لە سنووری ڕێگای قوشتەپە لەلایەک بە سنووری ڕێگای دیبەگا مەخمور لەلایەک و لەم لاوەش لە سنووری کەس نەزان هەموو ئەوانە لە ڕاستیە ئەو هەولێرن کە زۆرترین خەڵکی پراوێز خراوی لێ کۆبۆتەوە و بە بڕێکی کەم بۆ نمونا لە
توانێتی خانوویەک دابین بکاتن. ئەمانە لە ڕووی خزمەت گوزاریەوە، لە ڕووی ئاو کارەباوە، لە ڕووی خەدەماتە سەرەتاییەکانی ژیان لە ڕاستیە تەواو جیاوازن و ڕووی دووەمی ئەم شوێنانە ئەوەیە کە تەزاوزێکی زۆر هەندێک لە تەزاوزانە سەرەتا لەلایەن خەڵکی کەم دەرامەتەوە کە هیچ شوێنی نەبوو خانوویتیا دروست کرد، لە دوای ئەوە لێشاوێکی زۆرتر چۆن لەسەر ڕێگاکان ڕێگاوبانەکان و مەزرعە و شوێنەکان تەڵبەند کران زەوی کشت و کاڵی. هەر لەگەڵ ئەوەشە ئەم ناوچانە دەست پێکراوە. ئێستا چەند راپۆرتێکی ڕۆژنامەوانی دەبینین چکە بەداخەوە لە ڕاستی تا ئێستا ئەوەی ئیعلام فۆکسی دەخاتە سەر بەشێک لە ئیعلام دیوە سەتحیەکەی ئەمەیە کە دەوترێ ئەمە ڕووداوێکی سروشتیەوە تا ئێستا بەداخەوە ئەوەی پێ دەوترێت تەقریر و راپۆرتی ئستقسایی و راپۆرتی بنکۆڵ لەم شوێنانە زۆر بەکەمی کراوە. تەنانەتەوەی ئێستا ئێمە دەبینین کە خەڵق قساکە باسەوە دەکا کە چۆن بەرپرسان لە شوێنێکە شوێنی ناوچەیەکیان داماڵیوە. جا هەیە ئەم ناوچەیە بۆ نمونە بە ناوی هەر هینە بە جۆرێکە لە دەست بە سەرەداگرتن و هەندێکی تری چوارچویشی یاساییان بۆ دروست کردووە، گەراجیان تیا دروست کردووە، مارکێتی گەورەیان تیا دروست کردووە، بە شکلی زۆر زۆر پرۆسەی ئیستثماری ئابووریان تیا کردو. ئەمە هەموو ئەوانە لە ڕاستیە لە پاڵەوە ینی هەموو ئەو دیاردانەش لەو شوێنە هەژارانە هەیە کە بزنسوانە سیاسیەکان لەوێژ ئیستثماریان کردو. تەمان ئەوە ئێستام راپۆرتانە ئەم ڕۆژانە دەبینن کە چۆن بۆ نمونە باز لەوەی دارەتوو ئەکەن، باز لەوەی ئەم شوقەکانی منتیقی بینی دارەت و ئەم ناوچانە دەکەن کە چەند پرۆژەی چەند بەرپرسێک لەوێ بۆتەوەی ئەوەی کە لەسەر بەستەکان کە لێرە پێی دەوترێ بەس پرۆژە دروست بکەن و منفەسی ئاوەڕۆ نەماتەوە و بە ناچاریم ئاوەڕیانە دەگەڕژێنە سەر شارەکان. نەگەرنا هەمان شت باس لەوە دەکرێت کە ئەو هەولێری کە پێشتر تەنیا هەولێری سێ تاقان و باداوە و چەند ناوچەیەکی تر بۆ هەولێرە ساڵانە زۆر لەوە باران زیاتر دەبارێ و ئێمەش باش دەزانی ئێستا ڕێژەی باران زۆر کەمترە باری لە چاو ساڵانی پێشوو. بەڵام ئەمە لە ڕاستیە ئەم دۆخە دروستەکە، ئەم کارەساتە دروستەکە ناتوانین نابێن کارەسات کە لە ڕاستی کارەسات زیاتر بۆ باڵێن شتی سەروشتی بەکاردێ. ئەمە قەیرانێکی گەورە دروستەکاتن کە نەتیجەی ئەم گۆڕانکاریەیە و ئەم پرۆسەی هەڵکشانی جیاوازی سینایەتی کە لەگەڵ خۆیان ئەمە هاوکاتیشە لە ڕاستی نابی ئەوشمان بیر بچێ لەگەر گۆڕانکاری ژینگەی لە دنیاە کەوا دەکا باران نەبارێ و ناوە بارانی بەخورش ببارێ. ئەمە یەکێکە لە هۆکارەکان لە ڕاستیە. بەڵام هۆکاری سەرەکی بریتێ لەو گۆڕانکاریە لە باری دیموگرافیکە. ئێستا بۆ نمونە لەم ڕۆژانە سەرۆکی پەرلەمان بەیاننامە دەرەکە، لاەنە پەیوەندیدارەکان تر بەیاننامە دەرەکەن باز لەم حاڵەتە دەکەن. ئەمە شەمان لە بیرمان نەچێ هاوکاتە لەگەڵ چی ئەوەی پێ دەوترێ یاسای وەبەرهێنان کە لە ساڵی 2008 لە پەرلەمانی کوردستان دەرکرا زەویزاری هەرێمی کوردستانی لە ڕاستیە بە شێوەیەکی زۆر بەرفراوان تاپۆ کرد بە ناوی ئیستثمار و تەنانەت خەڵکی بیانی کردە خاوەن ئەم زەویانە لەو ناوچانە کە یعنی ئەمە لە هیچ دنیایەک نییە کە زەوی لە کاتێک ئێمە دەزانین وەزعی کوردستان بە بەردەوام لە بەردەم هەڕەشەی گۆڕانی دیموگرافیدایە. ئەمانە دەستیان پێکرد بە ناوی وەبەرهێنان تەواوی دیموگرافی و ناوچەی جوگرافی گۆڕانکاری جەوەری بەسەرات. ئەمە لە ڕاستی کۆمەڵێک لێکەوتەوە لێکەوتەیەک ئەمە ینی ئەگە کۆی وێنە گەورەکە ببینین بە بەردەوام لەو ناوچانە زۆربوونی بێکاری، هەژاری، ناڕەزایەتی کۆمەڵایەتیەکان هەر لەم ناوچانن بە دوای خۆیە کە ڕووداوی حاڵەتی وا دێتە پێش دیسان. ئێمە نمونەیەکمان هەیە ینی ئەمە دەبێت لە ڕاستی لەسەرەوە بەسین ئەوەی لە هەولێر ڕوویدا و چەندجارە ڕوودامە ڕووداوی سروشتیە هیواتە کارەساتە بۆ مانایی کە ئێمە زۆرجار کارەسات بۆ ڕووداوی سروشتی تا بە ئێستا بەکاربراوە یان ئەمە پەیوەندی بەم گۆڕانکاریانەوە پەیوەندی بە بەودیدە سیاسی ئابوووریە کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و لە ماوەی 30 ساڵی ڕابردووە جێبەجێ کردووە. ڕاستەوخۆ لە ڕاستی ئەم بابەتە پەیوەندی بەم بابەتەوە هەیە. ئێمە نمونەی گەڕەکی باداوەمان هەیە، یعنی بەش گەڕەکی باداوە لە هەولێر ئێمە دەبینین دانیشتوانەکەی دێنە سەرجادە دەڵێن ئێمە خنکاین لە توێنان و لە بەرامبەر ئەوە گەڕەکەکانی تری بنەسلاوە و دارەتوو و خوشتەپە و باقی ناوچەکانی ترت هەیە کە لە هاوینە بێ ئاوە و لە زستانیشە لەگەر کەمترین بارانە ڕوبەڕووی لافاو دەبێتەوە.
طبعا بەشێکی پەیوەندی بە پرۆژە بازرگانیەکانەوەیە کە هەندێک لەو ستیانە بەبێ ئەم ستیانەش لە ڕاستیە پرسیارەکرێت چه ئیسماریتیاکە کاتێ مەرجەکانی توندوتۆڵیتیان نابێ کاتێک کە لە ماوەی ڕابردوو لە هینی کۆری دروست بوو هەر ئەم ساڵ لە کەڕەتی یەکەم هەموو ئەوانن کە لە ڕاستیە بەشەی زۆی لەم ئیسمارانە ئێمە دەزانین دەستی چی لە پشتە مەرجەکانی هەر لە ماوەیەکی کەمە ستێک دروست دەکرێ پارەیەکی زۆر لە خەڵک وەردەگیرێ لە 2 دقێ شەمە ڕگاوکاری بکەی فکرەکە ئەگەینم کات دەدەم بە تۆ دوای ئەوە دێن لە ڕاستیە چاپۆشیانێ دەکرێت لە ماوەیەکی کەمە ئەم خەڵکە دەوڵەمەند دەبێ و خەڵکی هەژاریش ناچارە لە بەروی بڕی ئەو خانوانی کە دەیکری بە پارەیەکی کەمە لەوێ لە ڕاستی خانوو ئەگرێ ئەمە بەشەکی پەیوەندی بە بەشی دووەمی پەیوەندی ئەوەی پێدەوترێ ماستەر پلانە کە لە ماوەی ڕابردوو چەندین جارە و ماستەر پلانان لە دەشتی بەڕانەتی لە منتیقەی عنکاوە لە ناوچەکانی جۆرا و جۆر جوتیاران خۆپشاندانیان تیا کرد لە دژی کۆمپانیەکانی نەوت من لە کاتی خۆی لە ڕاستیە بە دوواداچوونی زۆرم کرد کە ئەم ماستەر پلانە لە دنیای شتیوانیە شوێنی ناکرێت شوێنی کشت و کاڵ بکرێ بە شوێنی نیشتەجێبوون لە هەموو دنیا شوێنی نیشتەجێبوون لە منتیقەی شاخاوی منتیقەی بەرز کە ناشێ بە کشت و کاڵەکرێ لارێمی کوردستانە بۆی بە ئاسانتر شێوە هیچ مەسارفی تیان نەکرێ ئەو ناوچانە درا بە ناوی وەبرهێنانەوە کە بەم ئاراستەیە برا بۆیە ئەوەی لە ڕاستی ڕوودەدا لە هەرێمی کوردستان دابڕاو نییە لەوەی کە لە کۆی مۆدێلی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ڕوودەدا واتە ئەگە ئەم پارچانە و پارچەکانی تر هەمووی کۆ بکەینەوە تابلۆکەمان بۆ بە دروستی بۆ دەرەچێت کە بریتە لاو مۆدێلە لە حکومڕانی کە ڕۆژ بە ڕۆژ لە ڕاستیە بەداخەوە ئەم بارە بۆ هاوڵاتیان سەکات ڕاستە من خلاصە قسەکانی تۆ ئاواکەم بەنەزم بە بڕای من خەڵکی هەولێر لە هاوینە لە تین واخنچێ و لە زستانیشە بەلافاوە خنچێ بەڵام ڕاستەکەی ئەوەیە کە ئەوەی کە دەستی خسوەتە بینە تاقای خەڵکی هەولێر و خەڵکی سەرجەم کوردستان یانی سەر تاقای کوردستان لە ڕاستیە ئەم دەسەڵاتە هارە قازانج پەرستە چاوچنۆکەیە کەیشێتی و پارتی دروستیان کردووە بۆ سەرمایهداران و لە ڕێگەی ئەوانەوە سەرمایهداران خەریکی دەرەوە و ناوەچی و دەرەچی و وەسەن ئێستا باسی گۆڕانی دیمۆگرافیەوانت کرد ینی لایەنگەرەکانی خوان هانە دەن پارتی لە ناوشاری هەولێرا کرێکاری عەرەب زمان بدەنە بەشە بەڵام لەولاوە بۆ خۆیان بە لێشا و بەعسیەکان دێنن و زەویان پێدەن و سەرمایهداران دێنن بە ناوی ئیسtismarەوە جێگەیان پێدەن و ئەوانەکەەوە کرد بۆ خۆی معلومە کولەن بە بڕوای من باسی لافا و زریان کارەساتە بەرحاڵ کارەساتێکی سروشتێ بەڵام ئەوەی کە لە هەولێرا ڕوەداوانە بەدەر نییە لە کەم تەرخەمی بەدەر نییە لە بەڕاستی نەخشەدانان بۆ ئەوەیە کارەساتە کاریگەرکردیانی تۆ کە نەخشە دانانێک کە کارەسات دەری پێ بژیرە نەخشە دانانێک کە جارێک نییە دوان نییە ساڵێک نییە 2 ساڵ نییە هەر بارانە بارێ هەولێر غەرقەبێ هەر بارانە بارێ هەولێر جادەکانی پڕەبێ لە ئاو ناتوانی بچیتە دەرەوە یعنی هەتا بارانێکی زۆر کەمی ژەپاری ئەبارێ ئەمە ئاوەڕوانی هەولێر دائەخرێ سەبەبی چێت و هەروە بینا بەرزەکەیتەوە ئەڵێ کردم بە دووبەی و کردم بە ئەبوزەبی و کردم بە شوێ و ئەوە منافەسەیەواکەم و دەستە خۆشتی نازانم چ ئەخە باشە لە باری واقعیەوە تۆ پێویست بۆواکە کە کەمێک دیقەت بکەی ئەمریکا تۆ ئەیکەی بەڕاستی تاوانە بە حەقی ئینسان تاوانە بە حەقی سروش تاوانە بە حەقی ژینگا تاوانە بە حەقی هەموو شتێکە دوێتی شارستانیەکی چیمەنتۆیی دروست کردووە بەڵام لەمەش ناخۆشتر لەمەش کە بڵێن دەردناکتر ئەوەی کە بەڕاستی هەستەکەی ئینسان سوکایەتیشی پێکرێت لەم بابەتەوە پاش ئەوەی کە ئەم قوربەسەریە بەسەر خەڵک دێنن ئەوجا چێ کۆمەکی خەڵکەکە دەستگای خێرخوازی بارزانین چێ کۆمەک بە خەڵکەکە کوڕی فڵان کەس کە کوڕی سەرۆکی هەرێم کە ملیارێ دیناری داناوە ملیارە دینارە لە چۆ بکاکە ملیارێ دینارە بەس چی هێنا تۆ ئێستا کۆمەکی خەڵکی پێەکەی لەولاوە ئیسلامیەکان و لەولاوەی شەتی و پارتی ئەوانە گوایە هاوکاری خەڵکەکەن و گوایە پشتیوانی خەڵکەکەن ومانە ئەمە بەکارهێنانی سیاسیانی کارەساتە یعنی خۆی خۆڵقێنەری کارەساتەکەیە پارتی لە هەولێرا و یەکێتیش لە سلێمانی ئەگەر ڕوودا خۆیان خۆڵقێنەری کارەساتەکەم بەڵام لە هەمان کاتە خۆشیان وەکو منقیزی خەڵک و خێرخواز و دەستگای خێرخوازیان دروست کردو پارەیەکە بەم دەست لە خەڵکیان دزیوە بەو دەست وەکو خێر و خێرات و سەدەقەی دەن بە خەڵک وانەوێ خەڵک چاو بەرەو ژێریان بێت ئەمە بەڕاستی شتێکە دەردناکە من
لەم خاڵەوە چمە سەر خاڵێکی تر کە بە بڕوای من باسی ئەم کارە ساتەوە باسی ئەم دۆخەکە بەسەر خەڵکی کوردستان هاتۆ بە تایبەتی خەڵکی هەولێر نابێ بۆ ئێمە بتەنها بابەتی تەشیرکردن وە پەردە هەڵماڵی لە ناکامیەکان و ڕەسایەکانی دەسەڵات بێ ئەم دەسەڵاتە بە خەڵک ڕناگا بە خۆی ڕاگا بە پارە و کۆکردنەوەی سەرۆت و سامانی خۆی ڕاگا و لەمە بووینەکەوە بۆ نەیەکی ترە بۆی کەوام شتانە بیریوانە بینینەوە کە بیریان چۆتۆ بەڵام لە هەمان کاتەوە بڕای من ئێستا کاتی ئەوەیە کە ئێمە جەماوەرێکی فراوانی کوردستان بەتەن ئەم دیاردەیەوە بن و بەهانای خەڵکی هەولێرەوە بێت یعنی لە شوێنە جۆر بە جۆرەکانی کوردستان هەر ئێستا هی ئەوەیە تۆڕی پشتیوانیکردن تۆڕی هاوپشتیکردن تۆڕی کۆمەکردن وەکو مەسەلە من بەڕاستی نمونەیەکم بینی سەلام عەبدوڵڵا لە خانەقینەوە دەستی پێکردووە لێ دەستی کردو بە کۆمەک کۆکردنەوە و هەوڵدان بۆ پەیداکردنی ئەو شتانەی کە خەڵک پێویستی پێ ڕەوانەکردنیان بۆ هەولێر بە بڕای منە بێت خەڵک پەنابەرێتە بەر ئەم شێوازانە وەلەم ڕێگایەوە بە جۆر لە جۆرەکان شەبکاتەکان و تۆڕەکانی خۆپارێزی خۆ هاوکاریکردن و خۆکۆمەکردن دروستکات ناتوانانی بەدیار دەسەڵاتێکی ئاوا بێباکەوە دابنیشی کە باشی بە هیچ نییە غەیری کەڵەکەکردنی سەرمایە و ڕووتاندنەوەیان کۆمەلگایانە بێت لە هەموو ڕوویەکەەوە و بە تایبەتی لە ڕووی سەرۆت و سامانەوە ئەوەش ئەنجامەکەیەتی وەک تۆ باسی کردکەی بینی شەماڵ خاڵێکی گرنگت باس کرد لە ڕاستیە هەر لەم ماوەیە سەلام عەبدوڵڵا لە خەت بوو لەگەڵمان و هەر ئەمڕۆ ئێمە چەند برادەرێکی تریش بیانی برادەران لە ڕێکخراوەکان با بڵێن لاوان و قوتابیان ومانە هەڵمەتێکیان ڕاگەیاندووە لە ناو شاری هەولێر تەمان بە سوپاسەوە لە ڕاستی لە شارەکانی تریش پاڵپشتی ڕاگەیاندراوە لە چوارچێوەی کاری هەرەوەزی بۆ بەهانەچوونی خەڵک یعنی تۆ بینە بەرچاوی خۆ تا بە ئێستا خەڵکەکە خۆی لە ڕاستیە تا یعنی هەندێک شوێن نەبێ حکوومەت بەهانیان چوو ئەو ناوە پاک بکاتەوە خۆی خەڵکەکە تەنانەت ناوماڵەکەشی پاک کردوێتەوە لە هەموو دنیا حاڵەتی وا ڕوودەدا ئەوەی پێ دەوترێ هێزی ئەمنی دەکەوێتە حاڵەتی ئامادەباشیەوە بۆ پاڵپشتیکردن لە خەڵک ئەم خەڵکانە خۆیان تا بە ئێستا بەهانای خۆیانەوە چون تا بە ئێستا سێ کەس تەرمەکەی دیار نییە و کەس نازانێت کوێیە یعنی ئێستا خەڵک بۆ خۆی تیمی دروست کردووە بە دوواداتونەکە یعنی خەڵک ئەم وشیاریە سەبر خەریکە پەرە بسەنێت کە زۆر گرنگە ئەوەی جەنابەت باست کرد ئەم تەجروبەیە کە لە خانەقینی شێ سەبر بگوازێتەوەی شەوەیە کە خەڵک لە ڕاستیە دەبێ ئەمە خەڵکە خاوەنی خۆیەتی خاوەنددارێتی خەڵک بە دەسەڵاتێک ناکرێت کە ئەم دەسەڵاتە دەسەڵاتێکی ئۆلیگاریشی یان بۆرژوازیی مشەخۆر بێت کە دەسەڵاتی کەمینەی کۆمەلگایە بەپی هەموو ئەو تەفسیلانەی دەکرێت هەل منە المەعقول زۆرینەی خەڵک چاوەڕێ ئەوە بکەم دەسەڵاتە خزمەتی بکە ئەمە دەرکەوت یعنی لە دوای ڕووداوەکە لە دوای ئەمە بینیمان هەر بەرپرسان خۆیان سوپاسنامە بۆ پارێزگار و ئەم بۆ ئەوان دەنێری باشە لە کاتێکە دەبوو ئێستا داواکاری گشتی بەهات بە سەرخەت لە ڕاستیە ئەگەر شتێکە بێ بناوی داواکاری گشتی و هەروە ڕەتفعلی خەڵکی لە ڕاستی نابێت لەوەش بووە سێویش ئەوەیە کە چۆن خەڵکە بیر لەبەوە ئەو بکاتەوە هەموو ئەوانەی زیانیان بەرکەوتووە بچن سکاڵا تۆمار بکەن ئەمە گرینگە تۆمار بکرێت چی ئەکرێت چی ناکرێت لە ڕاستیە بەڵام بەدیدی من لەگەڵ ئەمانە گرینگە تۆمار بکرێت و ئەوە ئەم دۆخەوە بڕوە یعنی لەم ساڵ حاڵەتی ترەوە ئێستا لە بەیانیەوە جاریشتر لە شاری هەولێر ئەوە دەڵێ باران دەست پێ دەکاتەوە بۆ ماوەی 3 ڕۆژ و جاریشتر مەترسی یعنی جارێشتر مەترسی دووبارە دەبێتەوە و هیچ دوورنی ئەمەی کە لە دهۆچ لە ڕاستی دووبارە نەبێتەوە کاتێ ڕوئیەک نەبوو کە تو ماستەر پلانێکە بێ کە لەسەر بنەمای پاراستنی ژینگە لەسەر پێنەمای پەرەپێدانی گەشەپێدانی هاوبەش لەسەر بنەمای دووبارە دابشکردنەوەی داهاتەکان لایانی کەمی دادپەروەری کۆمەڵایەتی هێ بێگومان ناوچەیەکت بۆ دروستە بێت کە دەڕۆی بۆ نمونە بۆ هەندێک ناوچەی هەولێر دەڵێ ئەمە کوردستانە کە دوایی دیتەوە هەندێک ناوچەیشتە دەڵێ ئەمە چییە یعنی هەلمی لە المەعقول لە 2021 ناوچەی ئاواتە بێ ئەمە لە ڕاستیە ڕێک ئەم یعنی کاتێ هەولێرە بینی و سلێمانی ژوایە و دەوەچی ژوایە ڕێک ئەمە تابلۆیەکە شوناسی دەسەڵاتت بۆ ئەوەکرێت ئێمە دەبێت لە ڕاستیەوەی تۆ نابدوتت لەو مەرحەلەیە تێپەڕ بێنەوەی مەرحەلەیە ئەکشنی خەڵک و خەڵک بەگشتی ینی هەمومان بێکەوە چییە کابیر لۆ بکەینەوە ئەگەر خۆمان بەهانەی خۆمانەوە نین لە ڕاستیە کەس نییە بەهاناتەوە بێ ئەم دۆخەکە ئێستا دروستە بێ ئێستا من ئەم ڕۆوێنەکان من بینی
بە دوای ئەم مناڵە تا ئێستا بابلێنەکەی نەدۆزراوەتەوە هاوڵاتیشی تری تورکیا تا ئێستا لە ناو کابینەکەەوە بە کابینەوە بردوێتی تا ئێستا تەرمەکەشی نەدۆزراوەتەوە چەند خزمێکە من لە دارەتو دایان ناسم ئەمڕۆ پەیوەندی پیانەوە کرد ئەوانیش بەداخۆ تا بێستا تەرمی ئازیزانیشان بۆ نەدۆزراوەتەوە. ڕاستە هەندێک لە هاوڕێیان کۆمنتیان نووسیەوە بەگشتیش سڵاو هاتووە سپاس هاتووە دەستان خۆش بێ هاوڕێیان بۆ بەشداریکردنتان داواتان لێ یەکەم لە هەموو ئازیزان کە لە ڕێگەی خۆتانەوە لینکی یوتیوبی بەرنامەکە لە یوتیوبەوە سیرمانکەن لە یوتیوبەوە متابعی بەرنامە بکەن و هەر لینکی یوتیوبەکەش ئەگەر لە لای خۆتان لە فەیسبوک بڵاو بکەنەوە بۆ ئێمە زۆر زۆر باشترە. هەروە خوازیارمەوانی تا ئێستا کەناڵەکان سەبسکرایب نەکردوە سەبسکرایبی بکەن لەسەر یوتیوب ئەوە دیارە کۆمەک بە ئێماکە ئەتوانێت پشتیوانیشی باش بێ. هەندێک لەو هاوڕێنە کۆمنتیان نووسیوەڵێ داماننا ئەمە هەورێتاڵێ داماننا یەکەم جار حکوومەت نەیزانی و ئەزمونینە بۆ ئەی دووەم جار کە دووەم جار هاتم جارە حکوومەت تاوانبارە دقیقەن وایە یان تۆ لە هەموو شوێنێکی دنیاە کە تۆ شتێکەکەی دیراستەیەکی کەم و کوڕەکان چییە کەمیەکان چییە لە شوێ کەمی هەیە ئەوانە علاجی پێ بەڵام من پێم وایە ئەمە ئەوەی کە بە خەیاڵی ئەم دەسەڵاتیانەیە ئەم بابەتەیە وێمە لەسەر ئەم بابەتەش دوای حەکیم هەمەڕۆژ ئەڵێ کە قەلبەقەڵەیە ڕوو درۆژوە بەستیەوەی کە دەسەڵاتی هەرێم بە دەسەڵاتی بەغاڵێڵەوە هیچتان نەکردو ئەمە خۆشیان هەروە کەم تەرخەمە نەمەش حقیقەتێکە دەسەڵاتی هەرێمیش بەڕۆ لەو دەسەڵاتەدا دڕێکە جنوب و ناوەڕاستی جنوبی عێراق ڕوتێنێتەوە ئەمانە هەموو لە ڕوتانەوەیە لە ڕوتانەوەی کۆمەلگا و ینی ڕاوڕوتکردنا بەڕاستی منافەتەکەن و منافەتەی دقیقی ئەوان لەوایە لە خزمەتکردن بە خەڵکە. بەرحاڵ من پێم وایە ئێمە ئەم بانگوازە دیارە هەر بانگوازی ئێمە نییە خەڵکی زۆریش لەم بابەتەوە قسەباسییان کردو یەقدامیان کردووە و هەنگاویان هەڵهێناوەتەوە ئەم هەنگاوانە هەرچەند زۆرتر پێتە پێشەوە کۆمەک بەواکە نەکەنها بە فریاکەوتنی و خەڵکی کە زەرزیانی هێناوە ئێستا وەختش باش کرد بەوەی کە ئێمە ڕایەڵ و پۆی ینی جۆرێک نەسیجێکی کۆمەڵایەتی دابڕێژینەوە لە کوردستانە و دەسەڵات نەتوانێت ئەم کۆمەلگایە ئاوا پارچە پارچە و دابڕێنێ بەڕاستی ئەم کۆمەلگایە کۆمەلگایەکی ئینسانیە و ئینسانەکان تایە هاوکاری یەکترەکەن پشتیوانی یەکترەکەن وابێ توانێت لەم سات و کاتی زریان و لافا و کارەساتەیە ئەمە خۆی نیشاندا. بەرحاڵ قسەی زۆرتری ژێترێ لەم بابەتەوە بکرێ هیوا بەڵامەوە بەرنامەکەمان کورتەوە لەوە زیاتر بەداخۆ ناتوانین درێژە بەمە بین دیارە لە قوڵای دڵمانەوە هاوخەمی خۆمان بۆ هەموو ئەوانە کە ئازیزانیان لەدەستداوە دەرئەبڕین و ئومێدوارین دوا کارەسات و ناخۆشی بێ لە ژیانیانەوە هەروە لە ناخی دڵیشمانەوە هاوگەرزی و هاوخەمی خۆمان بۆ هەمووانە دەرەبڕین کە تووشی زەرەر و زیان بوون داوا تۆمارکەن داوا بکەن کام دەسەڵاتە بەرپرسیارەتەکانی خۆی لە ئەستۆ بگرێ بەڵام لە هەمان کاتە هاوکاری یەکتریش بکەن بۆ دەرچوون لەم دۆخەنە لەبارە